دووەمین خولی پێشەنگای نێودەوڵەتی لە سلێمانی لە ژێر ناونیشانی کتێب هاوڕێی بەردەوام باوکاری ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی دەکرێتەوە. ڕاستیە ئێمە بەدڵنیاییەوە سووربوونێکمان هەیە لەسەر ئەوەی کە ئەو پێشانگایی کە پاروەکو خولی یەکەم بەڕێوەچوو بەردەوام بێ ساڵانە بینی تێنەکەوێت بۆ ئەوەی کە کەلتوری سلێمانی و ئاستی ڕۆشنبیری سلێمانی ئەم چالاکێش بەخۆیەوە ببینێ وەکو نازناوەکەی هەیە نازناوەکەی بەردەوام بێ. بۆیە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان و بە تایبەتی لە ڕێگەی ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانیەوە و هەروەها بەڕێز جەنابی پارێزگاری سلێمانی دکتۆر هەڤاڵ بە سوپاسەوە کە داواکاریەکەی قبوڵ کردین و هاوکارێکی زۆر جددی بوو لەگەڵمان وەکو ئێمە بە دڵگەرمی پێشوازی کرد لەو خواستەی ئێمە کە ئەم ساڵیش وەکو خولی دووەمی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب بکەینەوە بۆ ئەم مەبەستە کار ئاسانی بۆ کردین لە وەرگرتنی ڕەزامەندی بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی و دوازار لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان هەمویان لەسەر خەت بووین. بخۆشحاڵیەوە لایەنە پەیوەندیدارەکان هەر لە لایەنی ئاسایشی و ئەمنیەتی شارەوە بیگرا هەتاوەکو لایەنی تەندروستی و هەموو ئەو سێکتەرانەی کە پەیوەندیان هەیە بە ئاستی بەکردنەوەی پێشانگایەکەوە لەگەڵمان لەسەر خەتن تا تەنانەت ژوورێکی ئۆپەراسیۆنمان دروست کرد کە هەموو ئەو لایەنە پەیوەندیدارانەی تێدایەوە چەند کۆبوونەوەکمان کردووە و بەردەوامیشی لە کۆبوونەوەکان بۆ ئەوەی کە پێشانگایەکی جوان و شایستە بە شاری سلێمانی بەڕێوەبەرین. بیرمان لەوە کردەوە ئەم ساڵ جیاوازتر بە حکومی ئەو بارەنا هەمواری کەوتۆتە سەر هاوڵاتیان بە تایبەتی بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا. ئەم ساڵ لە ماوەی دەڕۆژەکە چەند چالاکیێکی ڕۆشنبیریمانە بێ بە حکمی ئەم پێشەنگایە لە هەفتەیادی سلێمانی ئاکرێتەوە. یەکێک لەو چالاکیە جوانانەی ئەم ساڵ بەڕێواچێ کۆمەڵی فۆتۆگرافەرانی سلێمانی نمایشێکی جوانی پێشەنگای وێنە کۆنەکانی سلێمانی و دامەزرانی سلێمانی و هەموو ئەمانە ئەکەن لەسەر ستەیجی چالاکی میدیایی ناو پێشەنگای نێودەوڵەتی کتێب و باسی شێکەن کە فۆتۆگرافەرە کۆنەکان کێبوون ئەتوانن بە چه ئامێرە کاتی خۆی تەسووریان کردەوە ژووریشانەیە لێرە. ئێمە کۆمەڵی فۆتۆگرافەران ژوورێکمان داونەتێ بۆی بتوانن ئامێرە کۆنەکانی وێنەگرتنی ناو سلێمانی چی بوون لەوێ نمایشیکەن و خەڵک بێن سەردانیکەن جگە لەوەی ڕۆژێکیش تایبەتە بێ بە مامۆسایانی زانکۆ لەسەر گرنگی کتێب و گرنگی خوێندنەوە و گرنگی پێشەنگای کتێب و ڕۆژێکیش خەڵاتی ڕێزلێنانە بۆ نووسەر و ڕووناگبیر شێرزاد حەسەن و چەند نووسەرێکی تری وەکو کاک مەریوان هەڵەبجێوەمانە لێرە ئامادە ئەبن ڕۆژێکیش تایبەتە بێ بە واژووکردنی هەندێک کتێب لەلایەن ئەو نووسەرانەی کە کتێبەکانیان خزمەت بە میلەتەکە ڕۆژێکیش تایبەتە بێ بە سازکردنی کۆڕێکی شێعری هەموو ئەم چالاکیە میدیاییانە لە ماوەی ئەو دەڕۆژەی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب بەڕێواچێت. سەبارەت بە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی کە ئەم ساڵ 15-16 وڵات ئەوروپی و ئەمریکی و ئەفریقا و ئاسیا و وڵاتانی دراوسی عەربی و ئێران و تورکیا شتیایە بەشدارن. ڕووبەری کۆی پێشانگاکە لە 1992 تا ئێستا کە پڕ بووەتەوە میوانە بیانیەکانمان ئەمساڵ بۆ پێشانگای کتێب بریتیە بن لە ئیتیحادی ناشرینی عەرب عێراقی و ئیتیحادی ناشرینی سووری و هەروەها سەرجەم دارنشر و کتێبخانە بەشدار بووەکان ڕۆشنبیرانی خوار و ناوەڕاستی عێراق و باشووری کوردستان و هەروەها میوان و بەشداربوومان هەیە لە هەر پارچەی کوردستانەوە ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و باکووریش هەڵبەتە لە باشووریشەوە زۆربەی زۆریان ئەگەر نڵێم هەمویان بەشدار بوون. لە ناوخۆی کوردستانە داوەتنامە و بانگهێشتنامە ڕۆیشتووە بۆ لە سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی حکوومەت سەرۆکایەتی پەرلەمان وەزارەتە پەیوەندیدارەکان هەمویان بەڕێوەبەرەتیەکانی ناو سلێمانی و کوردستان هەمووی داوەتنامەیان بۆ چووە. پێشەنگای نێودەوڵەتی کتێب لە سلێمانی با بەشداری 15 وڵات و بە ئامادەبوونی دەیان ناوەندی چاپ و بڵاوکردنەوە بۆ ماوەی 10 ڕۆژ بەردەوام دەبێت. تایبەتمەندیەکانی لە ڕاستیە ئێمە یعنی هەوڵەدەین هەر ساڵە و بە جۆرێ لە جۆرەکان بەرەو پێشی بەرین ساڵ بۆ ساڵ گۆڕانکاری تیا بکەین لە شێوازی بەڕێوەبردن لە شێوازی بەشداریکردنی بەشدار بووان و ئەو ناوەند و چاپەمەنیانەی کە بەشدار ئەبن و هەوڵەدەین هەبزانین خواستی شارەکەمان و ڕۆشنبیران و خوێنەران چییە ئەو جۆرە ناوەندانە تایە بەشدار بن. بۆیە ئەم ساڵ لەگەڵ ئەوەدا کە دۆخێکی ناهەمواری نەخوازراو هەیە لەسەر وڵاتان بەگشتی هەموو جیهان بەگشتی و کوردستانیش بە تایبەتی کە دۆخی بوونی ڤایرۆسی کۆرۆنایە
ئێمە بە ڕێکارە تەندروستیەکانەوە و گرتنەبەری هەموو ئەو پێویستە ڕێکارانەی کە پێویستە بە ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی وەزارەتی ڕۆشنبیری و بە ڕێنمایی یەکەی تەندروستی سلێمانی گرتومانەتە بەر بەڵام لەگەڵ ئەوەشا زۆر ناوەندی وڵاتان تقریبەن لە نزیکەی بە عێراقەوە نزیکەی 15 وڵاتیە بەشدارن و زیاتر ئەم ساڵ ئەو ناوەندانەتیە بەشدارن کە ئەکادیمین کە عیلمین و پێویستی وڵاتەکەمانن خواستی ڕۆشنبیران و خوێنەران و خەڵکی وڵاتەکەمانە. بە دڵنیایی بۆ دووەمین خولی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب جارە لەژێر چاودێری پارێزگاری سلێمانی و چاودێری یەکەی تەندروستی سلێمانی بەڕێواچێ هەموو ئەو ڕێوشوێنە تەندروستیانی کە پێویستە لە ڕووی خۆپاراستنەوە بۆ هاوڵاتیان بۆ بەشداربووان گرتومانەتە بەر لایەنە تەندروستیەکانمان خاڵ جێبەجێ کردووە لە بەکارهێنانی ماسک لە پاکردنەوەی تەندروست لە ناو قاعەکە لە بڵاوکردنەوەی ڕکلام لە ناو قاعەکەیە بۆی کە نێوانەی خەڵک مەترونی بۆ 2 مەتر لە یەک دوور بن تێکەڵاویەکی زۆر دروست نەبێ و بە حکمی ئەوەی کە بەڕێزت باسیکە وەکو زانکۆ و خوێندنگاکان ئێمە ئەو خاڵە ئەرێنیەی کە هەمیشە و پاریش کردمان و ئەم ساڵیش بە تایبەت دابینکردنی هۆکاری هاتوچۆیە بۆ هاوڵاتیان بۆی ئاسانکاریەک بۆ هاوڵاتیان بکەین توانیمانە پاسی هاتوچۆ دابینکەین کە لە باخ گشتی ئەوەستن خەڵک بەفری دێن و ئەبەن بە خۆڕایی بێ بەرامبەر لە دەی بەیانە تا 6 ئێوارە هاوڵاتیان نەتوان لە ڕێوە پاسانەوە هاتچۆ بکەن و ئەم ساڵ گرنگیمان ناوە بە گروپە گەشتیاریەکان بە تایبەتی لە جنوب ئێمە هەڵمەتێکی ڕکلامی میدیایی گەورەمان کردو لەسەر ئاسی کوردستان و بە تایبەتیش لە بەغدای پایتەختی عراق لەوێ هەڵمەتی ڕکلامیمان کردووە کە گروپە گەشتیاریە عەرەبیەکان لە بەغداوە و لە جنوبەوە شارەکانی باشووری عراق خەڵک بێنن بۆ سەردانکردنی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب تا بتوان نیشانی بین کە سلێمانی لە چ ڕوویەک و لە چه ئاستێکایە لە ڕووی بەڕێوەچوونی پێشەنگایەکی نێودەوڵەتی کتێب و ئەمە سەلماندنی ئەو نازناوەیە کە سلێمانی یەکێکە لە شارە ئەدەبیە جیهانیەکان کە ڕێکخراوی یونسکۆ پار ئەم خەڵاتی پێبەخشی. واروەها بەشداربوویەکی زۆرمان دێت لە شارەکانی خوار و ناوەڕاستی عێراقەوە بەمەش جموزۆڵێکی زۆرەکەوێتە شاری سلێمانی بە تایبەتی لەگەڵ کۆمەڵک کۆمپانیای گەشتیاری لە ناوەڕاست و خواروی عێراقەوە گرێبەست کراوە کە میێوانی بیانی لە خواروی عێراقەوە لە ناوەڕاستی عێراقەوە بێنن بۆ ڕۆژانی پێشەنگا بۆی سەردانی پێشەنگا بکەن هەروەک چاوەڕوانەکرێ ئەم ساڵ سەردانی پێشەنگا لە بەڵەوەی وەرزی پاییزە سەردانی کارێکی زۆرمان هەبێ بنیاد لەسەر ئەوەی ئەم ساڵ بەهۆی بارودۆخی کۆرۆناوە لە سەرەتای ساڵەوە بەهار و هاوین خەڵک کەمتر چوەتە دەرەوە بۆی ئەم ساڵ بەشداربووانمان سەردانی کارانمان لە ناوەڕاست و باشووری عێراق و لە ناوخۆی کوردستانیشەوە چاوەڕوانەکرد سەردانی کارێکی زۆر بێ کە ئەمەش هەموو ڕێوشوێنە پێویستەکان گیراوەتە بەر بۆی پێشەنگاکە بە تەواوی خۆپارێزی و جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستەکانەوە بەڕێوە بچێت. لاگەڵکردنەوەی پێشەنگاکەدا ڕۆژانە دەیان چالاکی ڕۆشنبیری جۆراوجۆر با درێژایی 10 ڕۆژ ئەنجام دەدرێت و چەندین کۆڕ و سیمیناری ڕۆشنبیری و دەیان خەڵاتی ناوازەش دابەش دەکرێت. ئێمە تێبینیمان کرد ساڵی پار ئەو هاوڵاتیانەی کە هاتن بۆ ئێرە لەبەرەوەی لەم کاتەیە لەم فەسڵەیە ڕۆژ کورتە یعنی کاتێکی کەمیان بەدەستەوە ئەما و خواستی هاوڵاتیانیشە سەردانی پێشانگای کتێب واتە هاوڵاتیان زۆر بە پێشوازیەکی گەرمەوە سەردانی پێشانگای کتێبی پاریان کرد کە زیاتر لە بەپێی داتە زیاتر لە 100,000 کەس سەردانی ئەو پێشانگایی کرد تێبینیمان کرد کە هاوڵاتیان دێنە ئێرە حتا تەنانەت چەندین جار ئەهاتنەوە دووبارەیانە کردەوە فریای ئەوە ناکەون کە لێرە ڕۆشنەوە پێداویستی ڕۆژانەیان لەگەڵ خۆیان بکردن و بیبنەوە ماڵەوە بۆیە هاتین ئەم کارەمان بۆ ئاسانکردن بۆ ئەوەی کە ئەو هاوڵاتیانەوە خەڵکەی کە دێت لە دوورەوە لە نزیکەوە دێت سەردانی پێشانگای کتێبە کە ئەکا ئێمە هۆڵێکی تری جیاواز لە هۆڵی پێشانگای کتێبەکەمان هەیە کە لە دەواازەیەکی دیکەوە و بە ڕێگەیەکی دیکە داخلی ئەو هۆڵا بن و هۆڵێکی VIP و بە شێوەیەکی زۆر پێشکەوت و ناوازە بە خزمەتگوزاریی زۆر تایبەتەوە بازاڕێکی
ناوەندیمان کردوتەوە بۆ ئەوەی هاوڵاتیان بتوانن هاوتەریب لەگەڵ ئەوەیە کە سەردانی پێشانگای کتێبەکەن ئەوانش کە حەزیان لە بازارکردنە بتوانن بازاری خۆیان بکەن. خۆشببختانە ئەم ساڵ جیاواز لە پێشنگاکانی تر و لە چالاکیەکانی ترمان بوونی بازاری پێشنگایە. ئێمە قەعەیەکی هۆڵی دووەمی ناو پێشنگامان کردوێتەوە هۆڵەکە 3600 مترە لەوێ چالاکیەکی گەورەتری تیا ئەکرێت کە بازاری پێشنگایە ئەم بازارە بۆ دابینکردنی پێویستەکانی ڕۆژانەی ژیانی هاوڵاتیانە کۆمپانیەکان لەوێ بەشدارن. خەڵک کە دێت بۆ پێشنگای کتێب بتوانێت لە دەرگای پشتەوە بچێت سەردانی بازاری پێشنگا بکات لەوێ پێویستەکانی ژیانی ڕۆژانی دابین بکە. لەم بازارەیە تەنها بازارکردن نییە، توانین بڵین بازارکردن خەڵات وەرگرتن مامەڵەکردن لە دەستی یەکەمەوە، واتە لە کۆمپانیەکان ڕاستە خۆشت ئەکڕن. ڕۆژانە 10 خەڵات پێشکەشی هەموو سەردانکەران و کڕیاران و هاوڵاتیانەکرێت لە ڕێی تور و پشکەوە. ئەم خەڵاتانە خەڵاتی ئاڵتونی و زیوی و ئەڵماسیمان هەیە. ڕۆژانە 10 خەڵات پێشکەشی خەڵکەکرێت لە ماوەی 10 ڕۆژەکە 100 خەڵاتەکان وەرگرتنەوەی بەهای کڕینەوە تە بای 50,000 کڕیوە 50,000 کڕێتەوە. بەڵام ئەم خەڵاتانە تەنها شمولی بازاری پێشنگا ناکە بیرمان نەچێ هەر کەسێ لە پێشنگای کتێبیش بۆ نمونە بای 50,000 کتێب بکڕێ شمولی ئەو خەڵاتە ئەکاو ئەتوانێت ڕۆژانە خەڵات بێتەوە لە ڕێی تیرروپشکەوە. ئێمە تیرروپشکەکە لە بازاری پێشنگا ئەنجامە دەین و دواتر لە مەراسیمێکا کۆتا ڕۆژ لە بازاری پێشنگاکە 100 خەڵاتەکە پێشکەشی هاوڵاتیانەکەین کە پێم وایە بەهاکەی زۆرە و خزمەتی شە بە هاوڵاتیان. لایەنە پەیوەندیدارەکان ئاسانکاری مادی و لۆجستینا چونکە ئەرکی ئەوان نیە. ئێمە پێشنگایەکین کەرتی تایبەت ئەیبا بەڕێوە 100% تێچوو پاڵپشت و باربووە دارایەکان خۆمانەیەکەین، بەڵام ئاسانکاری ئیداری دەرکردنی ڕێنمایی پێویست ڕێگەدان بەکردنەوەی پێشانگا پاراستنی لایەنی ئەمنی گرنگیدان بەلایەنی تەندروستی وەکو لایەنی ڕێنمایی هەموو ئەمانە وەزارەتەکانی تەندروستی ناوخۆ هێزەکانی ئاسایش و پۆلیس و هێزەکانی تر لە کوردستانە هەمویان هاوکارن لەوە پرۆسەکە بە باشی و بە گونجاوی بەڕێوە بچێ. لەسەروی هەمووشیانەوە ڕۆڵی پارێزگاری سلێمانی کە لە سەرەتاوە زۆر گورج و گۆڵ هاتە دەست و ڕۆڵی وەزارەتی ڕۆشنبیری و ڕۆڵی لایەنە پەیوەندیدارەکانی تر کە ڕەنگە زاکرێت یعنی یارمەتیمان نەدا ناوی هەمویان بێنین، هەمویان هەماهەنگن هاوکارن بۆی پێشەنگەکە بە باشترین شێوە بەڕێوە بچێت. پێشەنگای نێودوڵەتی کتێب لە سلێمانی هاوکاتە لەگەڵ یادی دامەزراندنی شاری سلێمانی و دەیان میوانیش لە وڵاتانەوە بانگێش کراون تا بە کلتورە جوانەکانی سلێمانی ئاشنا ببن.